من بەختیار کەریم نازناویشم لە کارە هونەرەکانم بەختیار گەرمیانی نووسم ئەوە نزیکی 10 ساڵ 11 ساڵە لەم پەیمانگایە مامۆستام لە هەر یەکەم دامەزراندنم لە پەیمانگایە بووە هاتوومەتە ڕەواندز لێرەوە چەندین ساڵە چەند کۆمەڵە قوتابیەکمان بەڕێ کردووە لە هەموو قۆناغەکان هەمووی ئێستا مامۆستان و خەڵکانێکن ئێستا ئەوانش هەمان ڕێچکە ئێمە دەرسەڵێنەوە کۆمەڵێوەش بە قوتابێکی باشمان بەڕێ کردو توانیمانە کۆمەڵی قوتابی دروستمان لەسەر پێی خۆیان ڕاوەستن و سقیان بە خۆیانە بێت و لەو پەیمانگایە باوەبەشی لەگەڵ هەموو مامۆستایان و لەبەرەوە کارەکان لێرە لە پەیمانگا بە تەنها ناکرێ کارەکە کارێکی گشتیە دەستە جەمعیە بێ هەمووی پێکەوە هەر کەسە و ئەرکی سەرسانی شانی خۆی لێرە جێبەجێیەکە من ڕەواندزم پێ ناوچەیەکی زۆر هێمن و جوان و یعنی ڕەواندز کە تەمەشایەکەی وەکو تابلۆیەک دێتە بەرچاو یعنی ئەو جوانیە و ئەو مێژووی ڕەواندز کە مێژوویەکی جوانی هەیە لە هونەر و لە مۆسیقا و لە ئەدەب و میلەتێکی بەڕاستی زۆر غەریب دۆستن منیش بۆیە کە هاتمە ئێرە چەند جارێک هاتبووم ئیتر ئەوە بوو پەیمانگاکان بە گشتی لە زۆربەی شارەکان پێویستان بە مامۆستای هونەر بوو ئەجا من لەنێو هەموو شارەکانە من ڕەواندزم هەڵبژارد لێرە لەو کارگە بچووکە من کۆمەڵی هەر ئیشێکمە بێدێم لێرایکەم ئیشەکان چ گەورە بوون و چ گچکە بن من لێرە ئیشەکانی خۆمەکەم ئێستا لەم کاتەیە ئەم کارەی بارزانیە تقریبان قۆناغەکانی سەرەتایی دەستم پێ کردووە فۆرمەکان تۆزێک بە دیار کەوتونە تا ڕادەیەک 150 ئیشەکە ڕۆیشتووە ئەوەی ئەمێنێتەوە وردەکاری و ئیشکردن زۆر بە وردی لەسەر کەسایەتێکە لەبەرەوەی کەسایەتی تۆزێک لەسرت ئەکەوێ ئەبێ هیچ دەبێ نزیکی 180 کە کەسێک ئەو پەیکەرە بینی هەست بکا کە ئەو پەیکەری ئەو کەسەیە لە ئێستاە خەریکیم کارێ بارزانیم لە جێگایەک دانرێ ڕێکخراوینەوەکانی ئەیلول سەب پردی بنکێران لەوێ دانرێ جێگیرەکرێت بڵێ پەیکەرەکان بە جۆرەی ئەندازەکەی کەوتووە گەر ئەندازەکەی زۆر گەورە بێ حتمما تۆ کاتی زیاتر تەوێ زیاتر ئەبێ قوڕی لێ بدەی زیاتر ماندووەبی لەگەڵی چ لە کاتی کارکردن چ لە کاتی ئامادەکردنی لەحیمکردنی ئاسن ئەگەر کارەکە بچووک بێ ئەتوانی لە جێگایکی بچووکە کارەکە بە ماوەیەکی کەم ئەگەر مرۆڤێکی ئاسایی بێ ئەتوانی لە چەند هەفتەیەکە تەواوی بکەی بەڵام ئەگە کارەکە گەورە بێت تۆ نزیکەی 2 هەفتە 3 هەفتت پێویستە بەس قوڕی لێ بدەی و ئامادە بکەیت تا فۆرمی و کەسە بە دیارەکەوێت بارزانی کەسایەتێکی نیشتیمانیە کەسایەتێکی ئەتوانین بڵێن زۆ کەسایەتێکی جیهانیە لەبەرەوە لە کاتێکە ئەو لەسەر دۆزی ڕەوای کورد بەدەنگ هات هەر لە قازی محەممەدی کۆماری ماباتەوە کاتێکە ئاڵای دایە دەستی بارزانی ئەوش زۆر بە ئەمانەتەوە هەموو شتێکی کرد تا بتوانێت سربەستی بۆ کوردستان جێگایەک دروست بکە بۆی ئێمە بتوانین بە ئاسانی تێیدا بە زمانی خۆمان بە زمانی دایکمان بخوێنین بدوێن و بارزانیش یەکێکە لە کەسایەتیە جوانەکان و نیشتیمان پەروەرەکان کە سەدان ساڵ جارێک کەسایەتێک دروستە بێت کە کەسایەتێکی لە شێوەی بارزانی هەبێ ئێمە کۆمەڵی سەرکردەی زۆرمانەیە بەبێ جیاوازی هیچ فەرق و جیاوازێک نییە کاتێک کە دوژمنەوە ئازارت بدە ناپرسێت بەچی لەهجەیەکی گرنگەوەی جلی کوردی لەبەرەوە کوردی و بۆ هەڵبژاردننی کەسایەتیش کاتێک من بارزانیم هەڵبژارد جاری وایە کارەکان داواکارین کەسێک دێڵێ داواکاری لێکاڵێک ئەو کەسایەتێمان بۆ دروست بکە ئەگەر تەمەشا بکەی کۆمەڵی کاری بارزن مەدالیا کۆمەڵی کەسایەتی هەن هونەرمەند شکر خەیات شاعیر مەدحەت بێخەو هونەرمەندی شێوەکار سلێمان شاکرەوە مامۆستان بووە پەروەردە بوومە لەسەر دەستی دڵزاری شاعیر مامۆستا زرار محەممەد کۆمەڵی کەسایەتی هەن وەکو عەبدوڵڵا پەشێ و شێرکۆبێ کەس قازی محەممەد کۆمەڵی نووسەر و ڕناکبیر مەسعود محەممەد کۆمەڵی کەسایەتی هەن من هاتوومە ئیشم لەسەر کردوونەوە ئێستا کارەکان لێرە نین کارم لەسەریان کردووە لەبەر ئەو کەسایەتیانە ڕەمزێکن تۆ لە هەر جێگایەکە لە قوتابخانەیەکە لە جێگایەکە کارێک لەوانە هەڵەواسی لەوەی نەوەیەکی نوێ شکورخەیات نەناسن یان گویان لە دەنگی نەبێ یان مەدحەت بێخەو نەزانن چییە یان دڵزاری شاعیر بەس بە ناو بینی بێتن کاتێککە تۆ کۆمەڵە کارە بەرجەستانە ئەەکەیت ئەتوانی وەکو دیارەک وەکو مناسبەیەک وەکو ڕێزدێنانێک
ئەوانە ئیسفادەی لێکرە و سوودی لێ بەڵێ یەکێکی کە لەو کارانم کاری کەسایەتیەکی دیاری کوردستانە بە تایبەتیش دەڤەری ڕواندز کاک حازم کووردە کە ئەو هەوارگەی شنگلبانەی دروست کرد برادەرانی شارەوانی لە ڕواندز پێیان باش بۆکو کەسایەتیەک و ڕێزێک بۆ ئەو خزمەتێکە کردوێتی کارێکی بۆ بکەن و کارەشیان بە من ڕاستپارت بەڵێ ساڵی 2022 دەستم بە کارەکە کرد لە ماوەی چەند مانگێکم کارە تاوا بوو دواترم کارە قۆناغا دواتر قاڵبەکانی نێررا بەغدا لەوێ لە بەغدا برۆنز کرا کاتێککە برۆنز کراتر هێنامانەوە ماوەیەکی پێچ و لەسەر لێرە دانراوە وەکو کەسایەتیەک و خاوەنی بیرۆکەی شنگلبانە کارێکی دیکە بە هاوبەشی لەگەڵ مامۆستایان و قوتابیانی بەشی شێوەکاری کارێکمان بۆ هامڵتۆن کرد لە بەرەوەی کارەکەی پێشتری هامڵتۆن دیار بوو بەپێی دام و دەستگاکانی حکوومەت و شارەوانی و قایمقام داوایان لێمان کرد و کارە لا ببرێ کارێکی بۆ بکەین ئێمەش کارێکمان لەسەر لۆفی کاولۆکان بۆ هامڵتۆن دروست کرد بە پێیەوەی ئەو ڕێگایی کە دروستی کرد و مێژوێکی دوور و درێژەیە جگە لەوەی کە من کاری هونەرێکم کاری پەیکەرسازی و شێوەکاری وێنەکێشان و پەیکەرسازیەوە کە بە ئەکادیمی خوێندومە ئێمە خانەوادەیەکین هەر لە منداڵیەوە مەقسەد گوێم لە دەنگی باوکم بۆ دەنگێکی خۆشی هەبووە دەنگێکی زۆر تایبەتی هەبووە ئەگەر تەمەشا بکەی لە خانەوادەی ئێمە بەڵێ من باپیرم پیاوێکی زۆر خوێنەوار بوو پیاوێکی زۆر تایبەت بوو لە منداڵیوە گوێم لە شیعری ناڵی و مەولەوی و پیرەمێرد و کتێب لە ماڵی ئێمەیە هەبووە دیوەخانەکانی باپیرم بەردەوام پڕ بۆ لە قسەی خۆش و داستان و وتەی جوان خانەوادەکەی ئێمەش بەڵێ ئێمە سێ خوشک و سێ براین برایەکم وشیار ئێستا گۆرانی بێژە و چەند کلیپ و چەند بەرهەمێکی هەیە ساڵێک لە من گەورەترە خوشکێکم لە من بچووکترە پێکەوە پەیمانگای هونەرە جوانەکانی تاواکرۆ بەشی مۆسیقا من بەشی شێوەکاریم تاوا کرد برایەکی کەم مامۆستاڤاڵەوە ئێستا مامۆستایوش پەیمانگای هونەرە جوانەکانی تاوا کردەوە بەشی مۆسیقا ئیتر لە ماڵی ئێمە کەش و هەوایەکی هونەری هەبووە بە بەردەوامی یعنی گۆرانی و تیاوتراوە دەنگبێژی تیاوتراوە ئارێ لای پرشەی شەونم ئارێ لای توێی پەردەوە نێرگز مەچمەچەمەی لەیلەکەم گۆڵدەم کردەوە زۆرن ئەو کەساتیانەی بەهرەیەکی جیاوازیان لە یەک کاری جیاوازدا هەیە بەڵام کە من ئەو کەساتیانەی کە جیا لە یەک کاردا چەندین بەهرەیان لە چەندین کاری جیاوازی دیکەدا هەیە ئەوەی مامستا بەختیار گەرمیانی لە ئەوانی دیکە جیا دەکاتەوە ئەم هەم لەلایەک مامستای پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندزە و هاوکات پەیکەرسازە و دەیان پەیکەری بۆ کەسایەتیە ناوداری و هاوکات کوردەکان دروست کردووە هەروەها ئەو دەستێکی باڵای لە نووسیندا هەیە و هاوکات مەقامبێژێکی ئازا و بلیمەتە پشتیوان کەریم زاری کرمانجی قەزای ڕواندوس